دەکەم فەرموو. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. مامۆستاگیان تۆزێک کاتەگرم لەبارەی نوێژەوە. من لە پێشی نوێژی عیشا 4 ڕکعاتم کردووە یا خراپ تێگەیشتوم لە مامۆستای بەڕێز شارە ژووری غەڵەتەکە لە خۆمایە ئمڕۆ بیستم کە 2 ڕکعات نوێژ پێشی عیشا بکەی بەس من هەموو کاتێ 4 ڕکعات نوێژی عیشا ئەکەم نەک فەرزەکە واتە سونەتەکە بە دوو لە دوای فەرزەکەی 4 ڕکعاتی تر دوو ئەکەم ئایا گە غەڵەتم هەیە بۆم ڕاستکەرەوە خوا لێ ڕازی بێ. خوای گەورە بتپارێزە خوشکە بەڕێزەکەم. ئەسڵ لە پێشی نوێژی عیشا 2 ڕکاتە لە دوای نوێژی عیشاش 2 ڕکاتە زیاتر نەکەم. خواگەر بیشکەی هیچ مانعێک نییە یعنی لە پێشی نوێژی عیشا ئەگەر خۆی ئەوەی یعنی وەکو سنەتێک تو گەرب وەکو سنەت يعني 2 ڕکاتمان هەیە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بینە کولی ئەذانین سەلات لەبین گشت بانگ و قامەتێکە 2 ڕکات نوێژمان هەیە ئەوە هی ئەوەیە. بەڵام ئەگەر جگە لەوەیشە ئەگەر نوێژی دەستنوێژ بکەی هەر ئەوێ نوێژێکی یعنی هەر وەکو سنەتێکی مطلقیش بیکە هەر ئەبێ یعنی ئەتوانی چواریش بکەی هیچ کێشەیەک نییە دووش بیکە هەر ئەبێ. ئیشەڵا نابێ بەبێت ئەوشتیوە نا وە سنەتی مطلقە و کاتەکەی مەجای هەیە و ئاعتیادیە و زۆر ئاعتیادیە. لە دوای نوێژی عەسر لە دوای نوێژی عەسر لە دوای نوێژی بەیانی نوێژ نییە ئەتر لە هەموو کاتەکانترە ئەتوانی بۆ خۆت نوێژ بکەیت. بەڵێ سنەتی دەستنوێژی لێ دەرکەی پێش نوێژی عەسر 2 ڕکعاتەکەم سنەت دائما سنەتی دەستنوێژەکەش بکە ئەو کاتەوەتە 4 و ئاعتیادیە و ئەگەر دوی تریش بکەی یعنی مەسەلەن قەزدم یعنی بێجگە لە سنەتی دەستنوێژەکەیش هەرچەندێ دوی ترش بکە دروستە هەر دروستە و هیچ کێشەیەکی تیان نییە شەرعەن. ئەی لە مامۆستا شارە ژووری وا تێگەشتم خواتان لێ ڕازی بێ ئێوەی مامۆستا ئێمە فێرەکەن وا تێگەشتم کە 2 ڕکعات پێشی نوێژی مەغریب بکەم هەروایشم کردووە دواییشە 2 ڕکعات نوێژی لە دوای فەرزەکان ئەوەم لە مامۆستا مەلام محەممەد بیستوە ئەمەوێ ئەم شتانم بۆ ڕاستکەیتەوە خوا لێ ڕازی بێ. خوای گەورە لە تۆش ڕازی بێ. خوای تەعالا هەمومان ئەوەی کە بەڕاستەقینەیی دیندارەتی ئەکاودین ئەگەێنێتە خەڵکی خوای گەورە پایەداری کە من بەڕاستی لە دڵەوە دوعای خێر بۆ هەموو مامۆسایەکی ئاینی بەڕێز ئەەکەم خۆم بە خزمەتکاری گشت ئەو کەسانە ئەزانم کەوا خزمەتی دینی ئیسلامەکەن با ڕوونکردنەوەی تەواوت پێ بدەم. نوێژی بەیانیان وەکو سنەت مؤکەدە ئاخر تو بەس بزانە ئەوەی کە سنەتێکی تایبەتی نوێژەکانە ئەمانت بۆ باسەکەم بەرلەوە دوایی ئیتر لەو بەینە خۆت هەرچیەکەی ئەوە کەیفی خۆتە با ڕوونکردنەوەی تەواوت پێ بدەم. نوێژی بەیانی لە بەردەمی تەنها لە بەردەمی 2 ڕکاتمان هەیە مؤکەدە لە بەردەمی 2 ڕکاتمان هەیە لە دوای نوێژی بەیانی هیچمان نییە نوێژ مەکە لە دوای نوێژ بەیانی مەگەر ئیلا دەستنوێژ ئینسانە ڕوا دەستنوێژ ئەگرێتەوە دووبارە نوێژی دەستنوێژ ئەتوانی بیکەی بەڵام نەیکەی باشە لە دوای نوێژ بەیانی هەتا خۆر دەرەچێت کە خۆر دەرچوو تارەکە دوای ئەوە خۆر دەرچوو ئیتر ئینسان ئەتوانێت نوێژ بکە هەرچی 2 ڕکات بە کەیفی خۆت ئەتوانێت تا 12 بکەیت ئەوە زوحایە حتا ئیتر هەرچەندێ بۆت کردیا ئیتر ئەوەی خوای گەورە بۆچی نووسی بێ ئینشاء الله بەر لە نوێژی نیمەڕۆ ئەتوانی 2 ڕکات یعنی 4 ڕکات بەر لە نوێژەکە بکەیت ئەتوانی بەر لەوە 4 ڕکات بکەیت ئەگەر کاتت هەبێ نوێژی زەوالەکەیش بکەی وەجیا یعنی 4 ڕکات زەوالیش بکەی هەر ئەتوانی یعنی ئەتوانی بیکەیتە 8 ڕکات بەر لە نوێژی نیمەڕۆ بەڵام 4یش بکەی ئەوە سنەتە مؤکەدەکە 4 خۆی سنەتە مؤکەدەکە 4 ئەبیان وازحەوانیە بەر لە نوێژی لە دوای نوێژی نیمەڕۆیش دوان مؤکەدەمانەیە دوانی غیر مؤکەدەشمان هەیە یعنی توانیت 4یش بکەی لە دوای نوێژی نیمەڕۆ. مامۆستاگیان دوعاکانی چۆن ئەکرێ هەر دوعایەک بکەی ئەتوانی ئیتر خۆت ئەتوانی دوعا بۆ خۆت بکەی بۆ دایک و باوکت بکەی بۆ مردووی ئیمانداران بیکەی ئەتوانی بۆ نەخۆشەکان بیکەی ئەتوانی بۆ مامۆسایانی ئاینی بیکەی بۆ ئەتوانی بۆ هەموو ئەوانەی کە تۆ خۆت حەزەکەی دوعایان بۆ بکەی ئەوانە لەخوا بەزیابێ لە شەوە لە شەو نوێژ و وترەکانە لەخوا بەزیابێ هەتا ئەگەیەتە سۆدان هەر پیاڕۆ مەگەر قبولی کالێم ئینشاءالله قبول ئەو دوعای خێرجی بۆ من بکە بە تایبەتی ئینشاءالله بڵێ بۆ ئەو مامۆسایی و
با قوربانی بم پێم وایە زۆری دەستم گرتی ئەما تو خویا تۆش دوعا بۆ من بکە من 5 ساڵە تەنها مەگەرێکی چۆنها دەرەوە ببینم هەر لە ژوورەوەم دوعای خێرم بۆ بکە لە نوێژەکانە خەیاڵم ئەڕوات خێر تەگا داواش لەو کەسانەکەم گویان لێمە دوعای خێرم بۆ بکەن خەیاڵم نەڕوە با ئێستا ئێمە لێرۆ من دوعات بۆکەم و گشتی ئەڵێ ئامین ئێستا یا ڕەبی خوایە ئێمە عەبدێکی سەقیفین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بەمدایە حاجێ بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت وای پێ بکەی لە نوێژەکانە مێشکی نەچێ بەم لاو بەولایە بکەی حەتا لای نوێژەکانی بێ یا ڕەبی قبولی پێ بدەی تەحملی پێ بدەی بەرگەی ناڕەحمەتی نەخۆشی بگرێ یا ڕەب العالەمین دانیشتنەوە ئەو نوێژانەیە کە مامۆستا قبولی کە یا ڕەبی خوای گەورە دوعاکانتان قبول کە یا ڕەبی خوا سەربەستان کە سەفرازی هەردوو دنیابی یا ڕەبی خوا تۆش و مامۆستاکانی مینبەر و محرابەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەمووتان پایەدار بن لە شەرق و لە غەرب یا ڕەبی مامۆستا خوا لێ ڕازی بێ یا ڕەبی ئەو لە شەقورسەم زۆر لەشم قورسە زۆر ناتوانم زۆر بێتوانم تەمەنیشم هەیە و بەخوا ئیستا دوور بێ لە ڕووتان قاچیشم ئەم مانگینۆیە 5 دارە مانگ نابێ بەس 3 ئەبێ 3 و 4 بێ لە دوو لە هەردوو قاچم شکاوە ئیتر هەر بەو حاڵە ئەو نوێژانە ئەەکەم ئەو خوا دوعام بۆ بکەن لێم قبول بکە الله لێت قبول ئەبێ ئینشاءالله تۆ خۆشەویستی خوای بۆیە من داوای دوعام لێت کردی ومێ دەکەم دوعات قبول بێ ئینشاءالله چەندێ دوعاش بۆ مسلمانان بکەی دوعاکە ڕێک بۆ خۆتی شتێتەوە مەلایکە ئەڵێ هەر کەسێ دوعا لە پاشەملە بۆ ئیبرایەکی ئیمانداری بۆ خوشکێکی ئیمانداری بیکە خوای تەعالا مەلایکەیەکی دانا ئەڵێن ئامین خوایە بۆ خۆیشی ئامین خوایە بۆ خۆیشی خوا مامۆستا بە ئەم سوعالێشی لێ بکە لە خزمەتتان خوشکە بەڕێحەت فرسەتم دڵنیاتەکەمەوە لەبەر خاتر ئەوانە نەوێت کە ئەوانیش وەستاون پرسیار بکەن حتا سعات 2 شەو من ئامادەم گوێ لە تۆ بگرم حتا سعات 2 شەو خوای گەورە لە ساخەکە خوای گەورە داوای لێبوردن لەو بەڕێزانێشەکەم خوا مامۆستا من زۆر ڕقم لە زاڵمە ئایا من تاوانبارە بم لای خوا هەر کەسێ ڕقی لە زاڵم نەبێ ئیمانەکەی زەعیفە بەس یەک ئاواتم هەیە ئەو دوعایش پێتان ئەڵێم بۆم بکەن تو خوا بەشکە مامۆستا کرێکار بەر ببێ لەو سزنە تو خوا دوعایەکی ئاوا بکە تو خوا بەشکم ئیشەڵڵا خوا نەجاتیە خوای تەعالا هەر مسلمانێک هەر ئیماندارێک خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی هەر ئیماندارێک هەر مەزلومێک بە تایبەتی مامۆسایانی ئاینی و ئەوانەی بانخوازی ئەم بە مەزلومی گیراوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە دەربازیکەی خوایە دەری دوژمنەکانیان شۆکە یا ڕەب العالەمین اللهم ئامین مامۆستا گیان داوای لێبوردن لەو بەڕێزانەکەم خوا حافیزی بێ کاتم گرتی هەردوو چاوەکەم کوڕە جوانەکەم من وەکو دایکی تۆ من تەمەنم هەیە ئەبم بە قوربانێ ئەبم بە ساخمانیتیانە منش لەبەر ئەوەی تۆوە دایکی خۆ مەزانم بۆیە ئەوەنە بە احترام و بەڕێزەوە دڵیشم خۆش یا ڕەبی خوا لێ ڕازی بێ سلامت بێ ئینشاءالله حافیزی بێ خوا لێ ڕازی بێ سپاردەی ئەڵڵا تەکەم خوا لەگەڵ بێ رب العالمین تەکەم حافیزی بێ مامۆستا گیان حافیزی